ئیسا جەمال ئەو گەنجە خوێن شیرینە 7 ساڵەیە کە خەڵکی پێی دەڵێن مەلا ئیسا و دانیشتووی قەزای 3 سادقە و هەر لە منداڵیەوە خۆبەخشانە خزمەتی مزگەوت دەکات. گرنگیدان و بەدەمەچوونی ئیش و کارەکانی مزگەوت ئیسا لە هاوڕێکانی جیا دەکاتەوە. زۆر جار لە گیرفانی خۆی خزمەتی مزگەوت دەکات و بێ ئەوەی هیچ بڕەپارێک لە بەرامبەردا وەربگرێت. ئیسا دەڵێت ئامانجی لە خزمەتکردنی مزگەوت ڕەزامەندی خودای گەورەیە و زۆر دڵخۆشە بە کارەکەی. 5 ساڵە خەریکی ئەم کارم، کەس ڕێگر نەبووە لێم، کەس گلەی لە کارەکانم نەبووە. ئینشاءڵڵا ئیشی چاکم کردو و ئیشی چاکتری ژەکەین بەردەوامە بین لەسەری. من ئامادە نیم هیچ پارەیەک لە هیچ کەس وەرگرم بە نێتی کارەکانمەوە. ئینشاءڵڵا بەردەوامتری ژەبین لەسەر ئیشی چاکتریش بۆ ئەم مزگەوتە. هاوڵاتیان و نوێژخوێنانی مزگەوت سەرسام و خۆشحاڵن بە کارەکانی ئەم گەنجە و سوپاس و پێزانینیان بۆ کارەکەی هەیە و بەم جۆرە باسی دەکەن. زۆر سەرسامین بە کارەکانی گەنجێکی زۆر لێهاتووە بە تایبەتی بۆ مزگەوتەکە. کەسێکی جوڵاوە بەڕاستی هەم لە ڕووی بانگدانەوە هەم لە ڕووی خزمەتکردنی ناو مزگەوتەکەەوە. هیوادارم هەموو مزگەوتێک هەموو شوێنێک کەسانی وای تیابێک وەکو نمونەی ئەم کاکە ئیسایە خی گەورە لە دایک و باوکی نەسێنێ ئیشەئەڵڵا پاداشێکی باشی بێ لەلایەن خی گەورەوە بۆ قیامەتی. هاوکات مامۆستایانی ئاینی دەڵێن خزمەتکردنی مزگەوت و کاری خۆبەخشی کارێکی پیرۆزە و پاداشتێکی گەورەی هەیە لای خودای گەورە. لە مزگەوتەکەدا هەندێک شتی ئەکرد وەکو چاکردنی کارەبا، چاکردنی بەلوعە بەردەوام بوو. ئەوەی کەوا کەم و کوڕی بوو ئەشکا پێویستی نەکە پرسم پێ بکە، خۆی ئیشەکەی ئەکرد. و هەندێک شتیشکەوە تەرح و اقتراح بوو خەڵک پێی ئەوت یاکو خەڵک بە منی ئەوت ئەو ئەهات ئەوی مامۆستا فڵان ئیشەیە بکەین. منش بە خۆشحاڵیەوە زۆرم پێخۆش بوو کەوای کرد. ئەم پیاوە سوپاس بۆ خوا تا ئێستا بەردەوامی هەیە. ئیسا جەمال هەموو نوێژە فەرزەکان لە مزگەوت دەکات و قورئان و وانەی ئایانیش بە خوێندکارەکانی ناو مزگەوت دەڵێتەوە. لە تەمەنی 14 ساڵیدا